کۆمۆنی پاریس شکۆی ئەزموونێکی کرێکاری و وانەکانی شکستهێنانی. هەفتەی کۆتایی مانگی ئەیاری 2026 هاوکاتە لەگەڵ 155مین ساڵیادی شکستی کۆمۆنی پاریس، ڕووداوێکی کە تەنانەت دوای زیاتر لە 190 هێشتا لە یاداوەری مێژوویی بزوتنەوەی کرێکاری و عەداڵەتخوازی جیهاندا بە زیندووی ماوەتەوە. کۆمۆنی پاریس یەکەمین ئەزموونی گەورەی چینی کرێکار بوو بۆ گرتنەدەستی ڕاستەوخۆی دەسەڵاتی سیاسی و ڕێخستنی کۆمەڵگەیەکی نوێ لەسەر بنەمای یەکسانی، دێموکراسی ڕاستەوخۆ و بەشداری جەماوەری. هەر ئەم تایبەتمەندیەشە وای لێکردووە کە ببێتە یەکێک لە درەوشاوترین و لە هەمان کاتدا بە ئازارترین وەرزەکانی مێژووی خەباتە کۆمەڵایەتیەکان. کۆمۆنی پاریس لە بۆشاییدا دروست نەبوو، سەرچاوەکەی دەگەڕێتەوە بۆ چەندین دەیە خەباتی چینایەتی، قەیرانی سیاسی و کۆمەڵایەتی فەرەنسا، شۆڕشەکانی 1848، گەشەی بزوتنەوە کرێکاریەکان و ناڕزایەتیە بەربڵاوەکان دژ بە دەسەڵاتی بۆرژوازی. لە کۆتاییەکانی دەی 1850 تا کۆتایی دەی 1860 فەرەنسا شایەتی مانگرتن، خۆپیشاندان و پێکهاتنی ناوەندە کرێکاریەکان بوو. چینی کرێکاری شاری بە تایبەت لە پاریس چیتر تەنها هێزێکی بێدەنگ و پرشوبڵاو نەبوو، بەڵکو بەرەبەرە دەبووە هێزێکی سیاسی کە خوازیاری دەخالەتی ڕاستەوخۆ بوو لە چارەنووسی کۆمەلگادا. بەڵام سەرنجام چەخماخەکەی لە قەیرانی شەڕی نێوان فەرەنسا و پرۆسەوە لێدرا. شکستی قورسی سوپای فەرەنسا لە بەرامبەر پرۆس ڕووخانی ئیمپراتۆریەتی ناپلیۆنی سێیەم و پێشڕەوی هێزەکانی پرۆس تا نزیک پاریس کۆمەڵگەی فەرەنسای خستە ناو قەیرانێکی قوڵەوە. دەوڵەتی بۆرژوازی فەرەنسا لە بەرامبەر ئەم قەیرانەدا لە بری ئەوەی پشت بە جەماوەر ببەستێت پایتەختی جێهێشت و بەرەو ڤێرسای ڕایکرد. بەڵام کرێکاران، زەحمەتکێشان، ژنان، ڕۆشنبیرانی ڕادیکاڵ و خەڵکی پاریس خۆیان بەدەستەوە نەدا. ئەوان ئەرشی بەرگریکردن لە شارەکەیان گرتە ئەستۆ و لە دڵی ئەم خۆراگریەدا کۆمۆنی پاریس لەدایک بوو. دەوڵەتی فەرەنسا کە تا دوێنێ لەگەڵ پرۆس لە شەڕدا بوو، بە مەبەستی سەرکوتکردنی کرێکارانی پاریس لەگەڵ هەمان دوژمنی دوێنێیدا هاوپەیمانی بەست. پرۆسیەکان دەیان هەزار دیلی شەڕی فەرەنسایان ئازاد کرد تا دەوڵەتی ڤێرسای بتوانێت سوپایەکی تازەنەفەس بۆ هێرشکردنە سەر پاریس ڕێک بخات. ئەم هاوپەیمانیە چینایەتیە فرەنەتەوەییە یەکێک بوو لە گرنگترین وانەکانی کۆمۆن. کاتێک نەزمی سەرمایەداری و خاوەنداریەتی چینایەتی دەکەوێتە مەترسیەوە، بۆرژوازی تەنانەت سنوورە نەتەوەییەکان و دژمنایەتیە سیاسیەکانی خۆشی وەلا دەنێت تا بزوتنەوەی کرێکاری تێک بشکێنێت. کۆمۆنی پاریس لە بەهاری 1871دا گەیشتە دەسەڵات و لە ماوەی نزیکەی 72 ڕۆژدا وێنەیەکی لە کۆمەڵگەیەکی جیاواز پێشکەش کرد. ئەم ئەزموونە کورت بەڵام قوڵە نیشانیدا کە کرێکاران و خەڵکی ئاسایی نەک هەر توانای ناڕزایەتی دەربڕینیان هەیە، بەڵکو دەتوانن کۆمەڵگەش بەڕێوە ببەن. کۆمۆن سوپای پیشەیی هەڵوەشاندەوە و ئەرشی بەرگریکردن لە شاری سپارت بە جەماوەری چەکدار. حەقدەستە زۆر و زەوەندەکانی بەرپرسان هەڵبشەندرایەوە و بڕیاردرا کە هیچ بەرپرسێکی دەوڵەتی نابێت لە کرێکاریشی لێهاتوو زیاتر حەقدە زۆر بگرێت. بەرپرسانی جێبەجێکردن و دادوەری دەبوو لە ڕێگەی هەڵبژاردنەوە دیاری بکرێن و لە هەر کاتێکدا خەڵک ئیرادەیان کردبە دەکرا لەسەر کار لابرێن. ئەم ئەسڵە کەلێنێکی بنەڕەتی لەگەڵ دەوڵەتە بیرۆکراسیەکانی جیاواز لە خەڵکی دروست کرد. کۆمۆن هەروەها سزای لە سێدارەدانی هەڵوەشاندەوە و گیۆتین کە هێمای تند و تیژی دەوڵەتی بوو لەبەر چاوی خەڵک ئاگری تێبەردرا. خوێندنی بێبەرامبەر و سیکۆلار خرایە بەرنامەی کارەوە. دەستی کەنیسەکان لە خوێندن و دادوەری کورت کرایەوە و ئاین بوو بە پرسێکی تایبەتی تاکە کەسەکان. ئەو کارگانەی کە خاوەنەکانیان لە پاریس هەڵات بوون سپێردران بە ئەنجومەنە کرێکاریەکان. ئەم هەنگاوانە ئەگەرچی لە ماوەیەکی کورت و لە ژێرفشاری شەڕی ناوخۆییدا ئەنجامدران، بەڵام نیشاندەری ئاسۆیەکی تەواو جیاواز بوون لە ڕێخستنی کۆمەڵگەیەکی کە تێیدا دەسەڵاتی سیاسی، سامان، خوێندن و بەرهەمهێنان دەکرا لە قۆرخی چینە باڵادەستەکان بێتە دەرێ. پێکاتەی سیاسی کۆمۆنیش
لەگەڵ دەوڵەتەکانی پێشخۆی جیاوازیەکی بنەڕەتی هەبوو. ئەندامانی کۆمۆن لە گەڕەکەکانەوە هەڵدەبژێردران، لە بەردەم خەڵکدا وەڵام دەرەوە بوون و هەر کاتێک خەڵک بیانویست بە دەیانتوانی لەسەر کار لایەن ببەن. سنووری نێوان یاسادانان و جێبەجێکردن تا ئاستێکی زۆر لە ناوچوو. بەواتایشتر کۆمۆن هەوڵێک بوو بۆ تێکشکاندنی دەستگای کۆنی دەوڵەتی و جێگرتنەوەی بە شێوازێک لە دێموکراسی ڕاستەوخۆ و شۆرایی. کارل مارکس دواتر هەر ئەم تایبەتمەندیەی بە یەکێک لە گرنگترین دەستکەوتەکانی کۆمۆن زانی. چینی کرێکار ناتوانێت تەنها دام و دەستگای دەوڵەتی ئامادە کۆنتڕۆڵ بکات و بیخاتە خزمەت خۆیەوە، بەڵکو دەبێت شێوازێکی نوێ لە دەسەڵاتی سیاسیش بخڵقێنێت. بە هەموو ئەمانەشەوە کۆمۆن شکستی هێنا. شکست هێنانەکەی تەنها ئاکامی هێزی سەربازی دوژمن نەبوو، هەرچەندە ئەم هۆکارە زۆر یەکلاکەرەوە بوو، بەڵام سوپای فێرسای بە پاڵپشتی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆی پرۆس هێرشی کردە سەر پاریس و لە هەفتەی خوێناوی مانگی ئایاری 1871دا کۆمۆنارەکانی لە شەقامەکاندا خەڵتانی خوێن کرد. هەزاران کەس کوژران، دەوترێت نزیکەی 17,000 کرێکار و خەباتکار لە شەقامەکاندا کۆمەڵکوژ کران و هەزاران کەسی تریش لە سێدارە دران، زیندانی کران یان دوور خرانەوە. بەڵام بۆ تێگەیشتن لە هۆکارەکانی شکستەکە پێویستە خاڵە لاوازە ناوخۆیەکانی کۆمۆنیش لە بەرچاو بگیرێت. یەکێک لە گرنگترین خاڵە لاوازەکان نەبوونی ڕێکخراوێکی سیاسی یەکگرتوو و سەرتاسەری بوو. کۆمۆن لە چەندین هێزی جیاوازی وەک سۆسیالیستەکان، ئانارشیستەکان، کۆماری خوازەکە ڕادیکاڵەکان، کرێکارانی ڕێکخرا و ڕۆشنبیرانی شۆڕژێر پێکاتبوو. ئەم جیاوازیە لەلایەکەوە خاڵی بەهێز بوو، چونکە نیشاندەری بەشداری بەربڵاوی هێزە کۆمەڵایەتیەکان بوو، بەڵام لەلایەکی ترەوە لە ساتە هەستیارەکانی بڕیارداندا ڕێگر بوو لە گرتنەبەری سیاسەتێکی لێبڕاوانە و هاواهەنگ. کۆمۆن نەیتوانی بە خێرایی و بە یەکگرتووی پێویستەوە دەستپێشخەری سەربازی و سیاسی بگرێتە دەست. خاڵی لاوازی دووەم بریتی بوو لە دوودڵی و ڕاڕایی سەبارەت بە ڕوبەڕووبوونەوە بە شێوەیەکی لێبڕاوانە لەگەڵ دەوڵەتی ڤێرسای. کۆمۆن دوای سەرکەوتنی سەرەتایی دەرفەتی ئەوەی هەبوو کە پێش لە خۆڕێخستنەوەی دوژمن هێرش بکاتە سەر ڤێرسای و ناوەندی دژە شۆڕش لە کار بخات. بەڵام ئەم کارە زۆر درەنگ و بە دوودڵی و ناهەماهەنگیەوە بەڕێوەچوو. هەر ئەمەش دەرفەتیدا بە دەوڵەتی هەڵاتوو بۆ ئەوەی سپاکەی خۆی سەر لە نوێ ڕێک بخاتەوە و بە یارمەتی پرۆس خۆی بۆ هێرشی کۆتایی ئامادە بکات. هۆکاری سێیەم گۆشەگیری ڕێژەیی کۆمۆن بوو. ئەگەرچی پاریس دڵی شۆڕشجێڕی فەرەنسا بوو، بەڵام بزوتنەوەکە بە پێی پێویست شار و ناوچە کرێکاریەکانی دیکەی نەگرتبووە. لە شارەکانی وەک لیۆن و مارسێی هەندێک هەوڵدران، بەڵام بەردەوام نەبوو. بەبێ پەرەسەندنی شۆڕش بۆ سەرتاسەری وڵات، پاریس کەوتە ناو گەماروەیەکی سیاسی و سەربازیەوە. ئەم ئەزمونە نیشانی دا کە تەنانەت ڕادیکاڵترین و پێشڕەوترین بزوتنەوەکانیش ئەگەر لە سنوورێکی جوگرافیاییدا گۆشەگیر ببن، لە بەرامبەر هێزی یەکگرتووی دەوڵەت و سەرمایەدا لاواز دەردەکەون. وانەکانی کۆمۆنی پاریس بۆ ئەمڕۆژ هێشتا زیندوون. جیهانی ئێستا سەرڕای جیاوازیە مێژوویە گەورەکان سەر لە نوێ لەگەڵ کۆمەڵێک قەیرانی قوڵی سەرمایەداری بەرەوڕوو بۆتەوە. نایەکسانی ڕۆژ لە دوای ڕۆژ، شەڕ، ململانێ و وێرانکاریەکان، بە تایبەتیکردنی خزمەتگوزاریە گشتیەکان و تێکدانی ژینگە، سەرکوتکردنی ناڕەزایەتیە کرێکاری و جەماوەریەکان و هەروەها پەرەسەندنی شێوازی نوێی هەژاری بوونەتە دیاردەیەکی ئاسایی. وەک چۆن لە ساڵی 1871دا بۆژوازی فەرەنسا و پرۆس بۆ سەرکوتکردنی کرێکاران یەکیان گرت، ئەمڕۆژ دەوڵەتەکان و هێزە سەرمایەداریەکان سەرڕای چێبڕچێ سیاسی و ژیۆپۆلیتیکیەکانیان لە بەرامبەر بزوتنەوە ڕادیکاڵە کرێکاری و جەماوەریەکاندا لۆژیکی هاوبەشیان بریتیە لە پاراستنی نەزمی هەبوو. کۆمۆن ئەو وانەیەمان فێر دەکات کە خەبات لە پێناو عەداڵەتی کۆمەڵایەتی ناتوانێت تەنها لە ئاستی ناڕزایەتی پرشوبڵاودا بمێنێتەوە. ڕێکخراوبوون لێکهەڵپێکانی ویست و داواکاریە ئابووری و سیاسیەکان
دروستکردنی دامەزراوە سەربەخۆ جەماوەری و کرێکاریەکان و پەرەپێدانی هاوپشتی و هاوخەباتیەکی واوەتر لە سنوورە لۆکاڵی و نەتەوەییەکان مەرجی مانەوە و پێشڕەوی بزوتنەوەکانە. کرێکاران، معەلیمان، خانەنشینان، ژنان، گەنجان، بێکاران و پەراوێزنشینان لە هەر کۆمەڵگەیەکدا ئەگەر جیا لە یەکتر بن ئاسانتر سەرکوت دەکرێن، بەڵام ئەگەر ویست و داواکاریەکانیان بە ئاسۆیەکی هاوبەشەوە گرێ بدەن دەتوانن ببنە هێزێکی کاریگەر و یەکداکەرەوە. کۆمۆن هەروەها گرنگی دەموکراسی لە خوارەوەمان بیردەخاتەوە. ئەزمموی ئەو نیشانی دەدات کە ئالترناتیوی نەزمی هەبوو تەنها بریتی نییە لە گۆڕینی دەموچاوەکانی ناو بازنەی دەسەڵات، بەڵکو دەبێت شێوازی دەسەڵات، شێوازی بڕیاردان و پەیوەندی خەڵک لەگەڵ بەڕێوەبردننی کۆمەڵگەشدا بگۆدرێت. هەڵبژێردراوبوونی بەرپرسان، وەڵام دەرەوەیی هەمیشەیی، مافی لەسەر کارلابردن، سنووردارکردنی موچەی بەرپرسان، کۆنتترۆلی جەماوەری بەسەر سەرچاوە گشتەکاندا و دەخالەتی ڕاستەوخۆی زەحمەتکێشان لە بڕیارەکاندا بابەتگەلێکی سەر بە ڕابردوو نین. ئەمانە هێشتا لە زمرەی بنەڕەتی ترین داواکاریەکانی هەر بزوتنەوەیەکی ڕزگاری بەخشن. لە هەمان کاتدا شکستی کۆمۆن هۆشداری دەدات کە بوێری و فیداکاری بەتەنیایی بەز نییە. بزوتنەوە جەماوەریەکان بۆ گەیشتن بە سەرکەوتن پێویستیان بە ڕێکخرا و ستراتێژی ڕوون، ئامادەیی، پەیوەندی سەرتاسەری و توانای بەرگریکردن لە دەستکەوتەکانی خۆیان هەیە. دژمنانی ئازادی و یەکسانی کاتێک بەرژەوەندەکانیان بکەوێتە مەترسیەوە لە هیچ تند و تویژیەک دەست ناپارێزن. هەفتەی خوێناوی پاریس بیرهێنەرەوەی هەر ئەم ڕاستیە تاڵەیە. سەرەڕای هەموو ئەمانەش کۆمۆن شکستی هێنا، بەڵام لەناو نەچوو. ئەوەی لە شقامەکانی پارێزدا خەڵتانی خوێنکرا لە یاداوەری مێژوودا بە زیندوی مایەوە و بووە ئیلهام بەخشی نەوەکانی دواتر. کۆمۆن نیشانیدا کە جیهانێکی تر مومکینە، جیهانێکی کە تێیدا کرێکاران و خەڵکی بێبەش نەک بابەتی بەزەیی بەڵکو سازێنەرانی وشیاری چارەنووسی خۆیان بن. لە ساڵیادی شکستی کۆمۆندا یادکردنەوە لە کۆمۆنارەکانی پاریس بانگەوازێکە بۆ سەر لە نوێ بیرکردنەوە لە ئەمڕۆ و دروستکردنی داهاتوویەکی مرۆیی تر، یەکسانتر و ئازادتر.